لە سەربەندی پێکەنانی کابینی حکوومەتی عێراق هەوڵێک لە ئارادایە بۆ پڕکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک دوایەوەی ماوەی ساڵێکە کەرکووک بە وەکالەت لەلایەن عەرەبێکەوە بەڕێوە دەبرێت. بە بۆچوونی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پڕکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک سەرەتایەکی باش دەبێت بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک. ئەمە زەرری بەتەنها لایەنی کوردی زۆر زۆرتیا هەرچەندێ هەندێ زیانشی بۆ لایەنی عەرەبی تورکمانی هەیە بەتابەتی لایەنی ئەمن و ئاسایش، لایەنی خزمەتگوزاریەکان، لایەنی سەرفکردنی بوو جە و میزانیە، ئەوانە کۆمەڵێک کشتن کە لە کەرکووکە پێویستی بەوەیە پارێزگایەک بێ، بەڵام بەداخەوە لایەنانی کە نایەنێ پارێزگا دامدرێ هەموو هەندێک لە لایەنە عەرەبی تورکمانەکان کە ئێستا سوود لەم هەلەوەرەگرن بۆ تێپەڕاندنی هەندێ مەرامی حیزبی و هەتایی پێکاتەکانی ژنیە بەڵکو ملایەتی شخصی یان حیزبیە. بەداخەوە لایەنی کوردیشەوە لایەنێک نایەوێ پارێزگاکە دابنرێ و بەو هەڵوێستەیان زیانێکی زۆر بە پێکاتی کوردەگەێنن و نایەنەوێت لەم کەرکووکە کەسێک هەبێ کە پارێزگا بێ بتوانێت ئیداری شارەکە بدە. ئێمە پێمان وایە دانانی کوردێک بە پارێزگا لە کەرکووک هیچ نەبێت لە ڕووی نەفسیەوە تەسیری خۆی ئەبێ لەسەر هاوڵاتیانی کورد لە شارەکە. لەلایەن ئەوەشەوە کارێک دەکرێت کارەکە بە ئیتیجاهی بڕواوەکو ئێستا نەبێت، چکم ئێستا ئەم ئیدارەیە بەڕاستی تەنها کارەکە بە فەردی کارەکە بێگەڕانەوە بۆ هیچ لایەنێک، بێگەڕانەوە بۆ هیچ کتلێک و کارەکانی خۆی ئەنجامەدا و هەمووشی بە ئیتیجاهێک کە ڕوای ئیتیجاهێکی شۆڤێنی پێوە دیارە ئیتیجاهێکە کە فەرزکردنی دەسەڵاتی خۆی بە زۆر دەرئەخاوەکو کابرایەکی دیکتاتۆر ئەوێ خۆی نیشاندا و کە شارەزایە لە بوارەکان. بە بڕۆی چاودێرێکی سیاسیش هەرکی هەموو لایەنە کوردستانیەکانە پشتیوانی لاوڵی پڕکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بکەن. پێمان وایە ئەگەر ئیش بکرێت سەرۆک وەزیرانی ئێستا زیاتر بیر لە هەموو لایەنەکانە کاتەوە پیاوێکی حەقدوانە نییە بۆ عام حەزەکە کێشە نەبێت لە عێراقا. ئەگەر محافزەکەدانن من پێم وایە وەزاکە زۆر باشترە بێ. ئێستا پێمان وایە خەریکە عێراق قێواش نەختێک بێتە پێشەوە، بەڵام ئەگەر ئەم محافزی کەرکووکی دانن من پێم وایە وەزاکە هەم بۆ ئێرە هەم بۆ هەرێم باشترە بێ. ئەو کێشانە ئێستا دروست دەبێت لە فەراغی سیاسیە ئیداریە دروست بۆ فەراغی سیاسی ئەوە جیایە، بەڵام ئەم کێشانی سە لە کەرکووک لە فەراغی ئیداریە دروست بۆ ئەوش محافزی چیاندانەوە کە ئیداریەن پیاوێکی بەهێز نییە و زیاتر مەسلەی قەومیەت و عەشەتوانە بەکاردێنێت. بۆ ئەگەر کوردەکە بکەنەوە محافزی کەرکووک من پێم وایە وەزاکان باشتر بێت. بە بۆچوونی چاودێرانی سیاسی هەندێک لایەنی سیاسی لە عێراق و کوردستانیش نانەوێت کورد مافی خۆی لە بەڕێوەبردنی کەرکووک بەدەست بێنێتەوە، وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن ئەو لایەنانەی کۆسب بۆ دانانی پارێزگاری کەرکووک دروست دەکەن. ڕاستە بۆ بەرژەوەندی حیزبی خۆیانە، بەڵام 2000 کارەکەیان لە دژی بەرژەوەندی کورد و کەرکووک دەکەوێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.